دیارترین خواردنەریەکان لای ئێمە ڕۆبیانە لەگەڵ ماسی سەلەمونی نەرویجی و ماسی کارەبیشمان هەیە و بێجگەلەوە خواردنە کوردەوارەکان و هەموو جۆرە خواردنێکمان هەیە. بیرم لەوە کردەوە کە خواردنەریەکان پێویستە ڕێستۆرانتێکی گەورە و تایبەتە بێ بۆ خواردنەریەکان. هەموو هاوڵاتیەک کە یەتە ئێرە سەردانەکە لە پێشە ئەڵێ دەنکێ دوو دەنگ ڕۆبیانم بۆ بێنن تاقیکەمەوە کە ئەیخوا ئیتر بێ بە مشتری. سپاس بۆ خواتوانیمان فەرعێکی گەورە لە سلێمانی لە سیتەک بکەینەوە کە گەورەترین ڕێستۆرانتە تایبەتە بە خواردنەریەکان. من ماوەی نزیکەی 12 ساڵە خەریکی کاری ئامادەکردنی ماسین. بەڵام بیرم لەوە کردەوە کە خواردنەریەکان پێویستە ڕێستۆرانتێکی گەورە و تایبەتە بێ بۆ خواردنەریەکان کە خەڵکی خۆمان ئێستا سەری تێ کردەوە بەڕاستی تەڵەبێکی زۆری لەسەرە. چەندەها مشتری خۆمان هەبووە کە سەردانی دەرەوەی وڵاتیان کردەوە بۆ تامکردنی ڕۆبیان و قڕژاڵ و ئەختەبوت. و سپاس بخوا ئێستا کە توانیمانەوە لقێکی گەورە لە سلێمانی بکەینەوە کە نزیکەی چی 600 بۆ 700 کەسەگرێ. دیارترین ئەو خواردنەریانە چین کە لێرە پێشکەش دەکرێن؟ دیارترین خواردنەریەکان لای ئێمە ڕۆبیانە لەگەڵ ماسی سەلەمونی نەرویجی و ماسی کارەبیشمان هەیە و بێجگەلەوە خواردنە کوردەوارەکان و هەموو جۆرە خواردنێکمان هەیە. چۆن بۆ حەزت کرد خواردنی دەریایی ئامادە بکەی و ئایا شێوازی ئامادەکردنەکەی قورسەوە چۆن فێر بوویت؟ بە تاکید شێوازی ئامادەکردنەکەی زۆر قورسە. خواردنەریەکان ئەبێت یعنی حەقی خۆی بی بە خواردنەکە لەبەری کەمێک کە بۆن سارد و ئەو شتانەی هەیە ئەبێت حەقی خۆی بیتە. من زۆر دەمێکە خەریکی ئیشی خواردنی دەریایی و ماسی و برژاوم، بەڵام بەڕاستی دەرفەت نەبوو بە بۆنەی زۆرۆف و چەند هۆکارێکی سەقامگیری وڵاتەکەمان تۆزە تەخیر بووم. ئیگنا سپاس بخوا ئێستاش هەر زووە کە توانیمانە مەطعمێکی وا بەو شێوە بکەینەوە. هاوڵاتیانی خۆمان زیاتر حەزی لە ماسیە، ماسی حوسەکان ماسی کاربی پێڵێن، بەڵام هەموو هاوڵاتیەک کە یەتە ئێرە سەردانەکە لە پێشە ئەڵێ دەنکێ دوو دەنگ ڕۆبیانم بۆ بێنن تاقیکەمەوە کە ئەیخوا ئیتر بێ بە مشتری، چکە ئێمە ڕۆبیانەکە زۆر بەتام و تەرتیباتەوە حازرەکەین کە هەمووش ئەدەواتێکی لەگەڵا لە پەتاتە و ساوەڕ و بیبەرە و عەمبە. گەشتیاران هاوڵاتیانی بیانی تا چەند چێژ لە خواردنەکانی تۆ دەبینن؟ گەشتیاران زۆر ئەوانەی کە لە دەریشی وڵات بوون و هەر هاوڵاتی خۆمانن کە سەردانمانەکەن یەکسەرێنە ڕێستۆرانتەکە و تامی خواردنەدەریەکانەکەن و خەڵکەکانی کەشکە گەشتیارن زۆر بە تامەزرۆ یان تاقیەکەنەوە. ئێستا ئەوەی کە تەڵەبێ لای ئێمە زۆر حەزیان لەم خواردنەدەریانە بێت دکتۆرەکانە، چکە قەدری ئەزانن ئیستیفادەیەکی هەیە. ئێمە قڕژاڵ زۆر لای ئێمە ڕوا بە کاڵی بۆ نەخۆشی سەرەتان بەکارێت. ئەین لە عەسارە بەپێی ڕێنمایی تەندروستی کە دکتۆرەکان بۆیان داناوین ئەین لە عەسارە جوان ئەو مۆخ و ئێسقانی ئەمێنێتەوە بۆ نەخۆشی سەرەتان زۆر ئیستیفادەی هەیە. هیچ کەسێکە بووە داوای ئەوە لێ بکا کە خواردنێکی دەریایی تایبەتی بۆ ئامادە بکەی پێشتر نەبوو بێ لەبەر خاتیرە و ئامادەت کردبێ؟ بە تاکید من خۆم ئەچم بۆ بەسڕە لە فاو لەوێ ماسیەکان هێنم. هەموو مانجێک ئەبێت جارێ بۆ دوو جار بچمە بەسڕە بۆ فاو. لەوێ لەگەڵ ڕاوچەکانە عیلاقاتمان هەیە، خۆم ڕاوەکان لەوێ بە یەکەوە ئەیکین شەوان هەیە لەناو کەشتی و پاپۆڕەکانیان ئەبین بۆ تا بەیانی ئەمێنینەوە و ڕۆبیانی بەسڕەش زۆر تایبەتە. بەشێک لە هاوڵاتیان دەڵێن ئەو خواردنەدەریانە کاتێ ئامادە دەکرێت بۆنێکی ناخۆشی هەیە، هۆکاریان بۆ نەچیە خواردنەکە خۆی بۆ شێوازەیە؟ وەڵڵی خۆی ڕاستە بۆنیەت ماسی بەحر ڕۆبیان قڕژاڵ ئەمانە هەمووی بۆنیەت لەبەرەوەی بە خۆڕس خۆی بەخێو بووە بە عەلەفوشت بەخێو نەکراوە بۆنێکی لێوەیەت. بەڵام ئێمە ئەتوانین بڵێم بیبەری تیژ بەکارهێنین لەگەڵ سۆسێکی تایبەتە کە زاڵە بێت ئەو بۆنە ساردەی ناهێڵێت. شێوازی ئامادەکردنەکەی برژاوە سوورۆکراوە چۆنیە؟ شێوازی ئامادەکردنی زۆرە. ڕۆبیانمان هەیە وەکو تکە بە خەڵوسەی برشێنینەوە، ڕۆبیانمان هەیە بۆی سوورەکەینەوە لە کەرەیە بە هیچ شێوەیەک ئێمە زەیت بەکار ناهێنین و هەرشە ئەیکوڵێنین. قڕژاڵەکە ئەبێ بکوڵێت، ئەختەبوت و لۆبستەر ئەمانە بێ بکوڵێت.